Hi, welcome to Effortless English from Zero. سڵاوی خواتان لەبێ بەخێر بن بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بە شێوەیەکی ئاسان لە ڕێگەی کورتە چیرۆکەوە. چیرۆکی یەکەم Monkeys at the Zoo واتە مەیمونەکان لە باخچەی ئاژەڵاندا. So let's start. با دەست پێ بکەین. Listen and repeat. جۆ بگرە و دووبارەی بکەرەوە. She goes to the zoo. She goes to the zoo. ئەو کچەکە ڕۆی بەرەو باخچەی ئاژەڵان. There are many animals at the zoo. باخچەی ئاژەڵان ژمارەیەکی زۆر ئاژەڵی لێیە. She likes the monkeys. ئەو حەزی بە مەیمونەکانە واتە مەیمونەکانی خۆشەوێ. They have funny faces. مەیمونەکان دەموچاوی پێکەنانی جوانیان هەیە. They have long tails. هەروەها کلکی درێژیان هەیە. They jump around a lot. بە دەوروبەری خۆیان زۆر بازەدەن. She goes to the monkey cage. کچەکە ڕۆی بەرەو لای قەفەزی مەیمونەکە. There are 6 monkeys in the cage. 6 دانە مەیموون لە قەفەسەکەیە. She looks at them. تەماشای کردن. She waves to them. و سڵاوی لێکردن. She says hello to them. کچەکە says وتی سڵاو واتە سڵاوی لێکردن. She says hello to them. کچەکە سڵاوی لێکردن. ئێستاش دێین ڕستە بەڕستە دووبارەیەکەینەوە و لە هەر ڕستەیەک و چەند پرسیارێکی لێ دەکەین. Listen and answer. جۆ بگرە و وەڵام بدەوە. Does she go to the zoo? ئایا ئەو کچەکە ڕۆی بەرەو زوو بەرەو باخچە؟ Yes, she goes to the zoo. بەڵێ چوو بەرەو باخچەی ئاژەڵان. Who goes to the zoo? چێ ڕۆیی بۆ باخچەی ئاژەڵان؟ Susan goes to the zoo. دیارە ناوی کچەکە سوزانە. Susan goes to the zoo. Where does she go? بۆ چۆ ڕۆیی کچەکە؟ Where does she go? کچەکە بۆ چۆ ڕۆیی؟ She goes to the zoo. ڕۆیشت بەرەو باخچەی ئاژەڵان. Are there many animals at the zoo? ئایا باخچەی ئاژەڵان ئاژەڵی زۆری لێیە؟ Yes, there are many animals at the zoo. بەڵێ ئاژەڵی زۆری لێیە. Yes, there are many animals at the zoo. What is there at the zoo? چی لێیە باخچەی ئاژەڵان؟ There are many animals at the zoo. ئاژەڵی زۆری لێیە باخچەی ئاژەڵان. Does she like the monkeys? ئایا ئەو حەزی بە مەیمونەکانە یاخود مەیمونەکانی خۆشەوە؟ Yes, she likes the monkeys. بەڵێ حەزی پێیانە و بەدڵیانە. Yes, she likes the monkeys. Who likes the monkeys? چێ حەزی بە مەیمونەکانە یاخود مەیمونەکانی خۆشەوە؟ Susan likes the monkeys. Susan likes the monkeys. حەزی بە مەیمونەکانە. What does she like? حەزی بە چییە؟ چی خۆشەوێ؟ She likes the monkeys. ئەو مۆنگەکانی خۆشەوێ یاخود بەدڵێتی. Do they have funny faces? ئایا مەیمونەکان بۆ مەیمونەکانە دەموچاوێکی پێکەنیناوی هەیە؟ Yes, they have funny faces. بڵێ دەموچاوێکی پێکەنیناوی بەخەندەیان هەیە. What has funny faces? چ شتێ دەموچاوی پێکەنیناوی هەیە؟ The monkeys have funny faces. مۆنکەکان واتە مەیمونەکان have funny faces. دەموچاوی پێکەنیناویان هەیە. What do they have? What do they have? هەرێوان چیانێ مەیمونەکان؟ They have funny faces. They have funny faces. ئەوان دەموچاوێکی پێکەنیناوی و ڕۆخۆشیان هەیە. Do they have long tails? Do they have long tails? ئایا ئەوان کلکی درێژیان هەیە؟ Yes, they have long tails. بەڵێ بێگومان ئەوان کلکێکی درێژیان هەیە یاخود کلکی درێژیان. What has long tails? چ شتێک کلکی درێژیە؟ The monkeys have long tails. The monkeys have long tails. مەیمونەکان کلکێکی درێژیان هەیە. What do they have? ئەوان شتێکیان هەیە مەیمونەکان؟ They have long tails. They have long tails. ئەوان کلکی درێژیان هەیە. Do they jump around a lot? ئایا ئەوان بە دەوروبەری خۆیانە زۆر بازەدەن؟ Yes, they jump around a lot. بەڵێ بێگومان
ئەوان بە دەوروپشتی خۆیانە زۆر باز دەدەن. What jumps around a lot? What jumps around? چ شتێک زۆر باز دەدا لە دەوروبەری خۆیان. The monkeys jump around a lot. The monkeys jump around a lot. What do they do a lot? What do they do a lot? ئەوان چ شتێکەکەن زۆر جاران یان بە زۆری. They jump around a lot. They jump around a lot. Does she go to the monkey cage? ئایا ئەو چوو بەرەو لای قەفەزی مەیمونەکە؟ Yes, she goes to the monkey cage. بەڵێ چوو بەرەو قەفەزی مەیمونەکە. Who goes to the monkey cage? Who goes to the monkey? چێ چوو بەرەو لای قەفەزی مەیمونەکە؟ Susan goes to the monkey cage. Susan goes to the monkey cage. Where does she go? Where does she go? ئەو بەرەو چۆ ڕۆی؟ She goes to the monkey cage. She goes to the monkey cage. ئەو بەرەو لای قەفەزی مەیمونەکە ڕۆی. Are there 6 monkeys in the cage? ئایا شەش مەیمون لە قەفەزەکەیە؟ Yes, there are 6 monkeys in the cage. بەڵێ شەش مەیمون لە قەفەزەکەدا هەیە. What is there in the cage? چی لە قەفەزەکەیە هەیە؟ There are 6 monkeys in the cage. شەش دانە مەیمون لە قەفەزەکەیە. Does she look at them? Does she look at them? ئایا تەماشای کردن؟ Yes, she looks at them. بەڵێ تەماشای کردن. تەماشای مەیمونەکانی کرد. Who looks at them? Who looks at them? چێ تەماشای کردن؟ Susan looks at them. Susan looks at them. Susan تەماشای کردن. What does she look at? What does she look at? تەماشای چی کرد؟ She looks at the monkeys. She looks at the monkeys. تەماشای مەیمونەکانی کرد. Does she wave to them? ئایا سڵاوی لێ کردن؟ Does she Yes, she waves to them. بەڵێ ئەو سڵاوی لێ کردن. Who waves to them? Who waves? چێ سڵاوی لێ کردن؟ Waves واتە سڵاوکردن بەدەست وەکو بەیبایەک. Susan waves to them. Susan waves to them. Susan سڵاوی لێ کردن. What does she do to them? ئەو چی لەگەڵان کرد؟ She waves to them. ئەو سڵاوی لێ کردن. What does she do to them? She waves to them. Does she say hello to them? ئایا پێیوتن سڵاو؟ Yes, she says hello to them. بەڵێ پێیوتن سڵاو. Yes. Who says hello to them? چێ سڵاوی لێ کرد یاخود بانیوت سڵاو. Susan says hello to them. Susan says hello to them. What does she do to them? ئایا چی لەگەڵیان کرد؟ چی کرد لەگەڵیان؟ She says hello to the monkeys. She says hello to the monkeys. ئێستا دێین چیرۆکە بە شێوەیەکی ڕابردوو جێگێڕینەوە. هەمان شوێک بەڵام بە شێوەی ڕابردوو. Listen and repeat. She went to the zoo. چوو بەرەو باخچەی ئاژەڵان. There were many animals at the zoo. لە باخچەی ئاژەڵان ئاژەڵی زۆری لێبوو. She liked the monkeys. حەزی بە مەیمونەکان بوو واتە خۆشیانەوێزی یاخود حەزی لێبوو. They had funny faces. دەموچاوی پێکەنیان هەبوو. They had long tails. کلچی درێژیان هەبوو. They jumped around a lot. بە دەوروپشتی خۆیانە زۆر بازیانەدا. She went to the monkey cage. چوو بەرەو لای قەفەزی مەیمونەکان. There were 6 monkeys in the cage. لە قەفەزەکەیە شەش دانە مەیمونی لێبوو. She looked at them. تەماشای مەیمونەکانی کرد. She waved to them. و سڵاوی لێکردن. She said وتی hello سڵاو to them. و سڵاوی لە مەیمونەکان کرد. She looked at them. تەماشای کردن. She waved to them. سڵاوی لێکردن و she said hello to them. و پێیوتن سڵاو. ئێستا دێین چیرۆکە بە شێوەی داهاتوو دەگێڕینەوە. چۆن لە داهاتوودا چی بەسەر دێ و چۆن ڕستەکان دەگۆڕێ.
point of view tomorrow واتە بە داهاتوو یاخود لە دواتر چی لێ دێ listen and repeat جۆ بگرە و دووبارەی بکەوە she will go to the zoo ئەو دەڕوات بەرەو باخچەی ئاژەڵان یاخود دەڕوات بۆ باخچەی ئاژەڵان there will be many animals at the zoo باخچەی ئاژەڵان ئاژەڵی زۆری لێ دەبێ she will like the monkeys ئەو حەزی لە مەمونەکانی بەدڵ دەبێ they will have funny faces دڕوخسایی دەموچاوی جوانیان هەیە they will have long tails کلکی درێژیان هەیە یان دەبێ they will jump around a lot بە دەوروبەری خۆیان باز دەدەن she will go to the monkey cage دەڕوات بەرەو لای قەفەزی مەیمونەکە there will be 6 monkeys in the cage 6 دانە مەیمون لە قەفەزەکەدا دەبێت she will look at them تەماشایان دەکات she will wave to them و سڵاوشیان لێ دەکا she will say hello to them و پێیان دەڵێت سڵاو she will say دەڵێ hello to them و سڵاویان لێ دەکا ئەمە چیرۆکە و بە شێوەی داهاتوو وڵمان بەکارهێنا ئێستا دێن ئەو ڤۆکابولەرانەی کە گرینگە لێرەدا باسی دەکەین و دووبارەی دەکەینەوە تا لەبیر نەچێ و بتوانی لەبەریکی ڤۆکابولەری زوو تا باخچەی ئاژەڵان زوو باخچەی ئاژەڵان ئەنیماڵ گیاندار گیانلەبەر ئەنیماڵ مۆنکی مەیمون مۆنکی فەیس ڕوخسار دەموچاو تەیڵ واتە کلک جەمپ بازدان کەیج قافەس لوک تەماشاکردن تەماشا دەکات وەیف سڵاوکردن بەدەست say دەڵێ do you like monkeys? Okay, thank you for watching and thank you for listening to me سوپاس بۆ جۆراگرتن هەروەها تەماشاکردن